مجسمەوە هێرکۆڵی ناچکۆ بە قەبرەوە مامێ من نەڵێن مەزان و برا بەڵێ ئینە بیە چێژماچ ئینە هەتیم ئینە چێژماچی وێت تۆ شارێکی چێژ ئانوش نەشا ماچۆ بە قەبرەوە مامێ من نەبەردن ئینەش بە شاڵەکەیش شانە کەرەوە ماچۆ من مجەسەم هێرکۆڵیم بەردن دێ من مجەسەم هێرکۆڵیم جیان وەڵی من دەزیان گۆشگردێ مامۆگیان من منزورمانە نییە مجەسەمە هێرکۆڵی کێت زیان ماچوو مجەسەمە هێرکۆڵی ناکا منتەقەن ئەی کاکە خەجاڵەت وێم ئەی برا غەڵەتم کرد وەڵازۆ قەزاوەتم کرد قیافە غەڵەت ماچوو کاکە ملان و مامۆسا بێساران چیش بێسارانی خاسی جانان تۆ ماچی مامۆسا بێسارانی یانە مجەسەمە مامۆسا بێسارانی هێرکۆڵیان پێویش کاکە پیاوەتی تا بۆ ڕەوانی تاکردا جویاڵ کردێ سوال لێ تەرماچوو پایتەخت و فەڕەنسای کۆگەن وەسەت و فەڕەنسەی فێڕاند ئاکی وەسەتیش